سڵاتان لێبێت و بەیانیتان باش هیوادارم کە لە هەر شوێنێکن تەندروست و لەش ساغ بن و هیوادارم کە ڕۆژێکی پڕوزە پڕ لە جوانیتان دەست پێ کردبێت لەگەڵ پرۆگرامی ڕۆژ باش چونکە ئێمە کۆمەڵێ بابەتمان بۆتان ئامادە کردو کە پڕن لە وزە و پڕن لەوەی کە ڕۆژەکەتان بە جوانی دەست پێ بکەن و واتان لێ بکەن کە ئێوە هەست بەوە بکەن کە لە کوردستانێکی جوانین و بزانین کە ئەم کوردستانەمان پڕە لە سروشتی جوان پڕە لە کەسانێک کە هەڵی ئەوە ئەدەن کە کوردستانەکەمان ڕۆژ بە ڕۆژ بەرەو پێشەوە بچێت چ لە ڕووی ئابووریەوە بێت چ لە ڕووی ژیانی ئاساییەوە بێت چ لە ڕووی سیاسەتەوە بێت لە هەموو ڕۆیەکەوە کوردستانی ئێمە خەڵکەکەی کە تایە ئەژی هەوڵی ئەوە ئەدات کە باشترین ڕۆژەکان بۆ هاوڵاتیان تۆمار بکات و ئێمەش لەجێ خۆمانەوە وەکو پرۆگرامی ڕۆژباشی کوردستان 24 بە هەمان شێوە هەموو هەوڵێکی ئەوە ئەدەین کە جوانترین ڕۆژەکانتان بۆ دروست بکەین لەگەڵ ئەوەی کە دەستپێکتان لەگەڵ بەرنامەی ڕۆژباشی کوردستان 24 کاتژمێر حوتی سەر لە بەیانیە وەک هەموو ڕۆژەکانی دیکە بە کۆمەڵێک هەواڵ و بڕگە و زانیاری لەگەڵتانە بین و سەرەتاش بە کورتێک لە هەواڵەکان دەست پێ دەکەین و دواتر دەچینە ناو بڕگە و بابەتی بەرنامەکەمان و پێتان دەڵێم کە چین بۆتان ئامادە کرد. سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان پەیامێکی هاوخەمی ڕاستەی لوبنان کرد. مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە تویتێکدا لە هەژماری خۆی لە تۆڕی کۆمەڵایەتی تویتەر هاوخەمی خۆی و حکوومەتی هەرێمی کوردستان بۆ لوبنان و قوربانیانی تەقینەوەکانی بەیروت دەربڕی. ئاماژەی بۆش کرد حکوومەتی هەرێمی کوردستان هاوخەمی بۆ لوبنان دووپات دەکاتەوە. مەسرور بارزانی دەشڵێت دڵمان لای ئەو کەسانەیە کە تەقینەوەکان کاریگەری کردوتە سەریان. وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان داوا لەو کەسانە دەکات ڤایرۆسی کۆرۆنایان تێپەڕاندووە پلازمای خوێن ببەخشن. لە بانگەوازێکی بە پەلەی وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان داهاتووە یەکێک لە هێڵەکانی چارەسەری بۆ نەخۆشی ڤایرۆسی کۆرۆنای نوێ بریتیە لە وەرگرتنی پلازمای خوێنی کەسێکی چاک بوو. زۆر لە تۆشببووەکان پێویستیان بە پلازما هەیە. وەزارەتی تەندروستی داوا دەکات ئەوانەی چاک بوونەتەوە و 28 ڕۆژیان بەسەر چاکبوونەوەکە لە کۆرۆنا تێپەڕاندووە سەردانی سنتەرەکان بکەن و پلازمای خوێن ببەخشن. جێگیری سەرۆکی پەرلەمانی عێراق گومانی هەیە هەڵبژاردن لە کاتی دیاریکراودا بکرێت. دکتۆر بەشیر حەداد جێگیری سەرۆکی پەرلەمانی عێراق بە کوردستان 24 ڕاگەیاند حکوومەتی عێراق ئامادەکاری بۆ ئەنجامدانی هەڵبژاردننی پێشوەختە نەکردو و هەروەها ئێستا لە بەرژەوەندی لایەنەکانی شیعەدا نییە هەڵبژاردن بکرێت بۆیە گومانم هەیە هەڵبژاردن لە وادەی دیاریکراودا بکرێت. ڕاشی گیانجا گەر هەڵبژاردن بکرێت و کورد بەم شێوەیە پەرتەوازە بکرێت زیانێکی زۆر دەکەین. ژمارەیەک موشک ئاراستەی ناوچەی سەوزی بەغدا کران میدیاکانی عێراق بڵاویان کردەوە شەوی ڕابردوو ژمارەیەک موشکی کاتوێشە ئاراستەی ناوچەی سەوزی بەغدا کران. ئاماژیان بەوەش کردووە موشکەکان لەلایەن هێڵی بەرگری ناوچەکەوە تێکشکێنراوە. هاوکات باڵێزخانەی ئەمریکا لە بەغدا زەنگی ئاگادارکردنەوەی لێداوە. ئەمساڵ چەندین جار موشک لە جۆری کاتوێشە ئاراستەی ناوچەی سەوزی بەغدا کران. ئێران دژی ڕێکەوتنی هەسەدە و کۆمپانیای نەوتی ئەمریکا دەوەستێتەوە. عەباس موسەوی وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئێران ڕایگەاند گرێبەستی نەوتی نێوان هەسەدە و کۆمپانیای نەوتی ئەمریکی پێچەوانەی یاسا نێودوڵەتیەکانە و پێشێلکردنی سەروەری خاکی سووریایە. ڕاشیگەاند گرێبەستەکە هەنگاوێکی نوێی بە تاڵانبردنی سەروەت و سامانەی سووریایە. ئاماژەی بەوەش کرد بە توندی دژی ڕێکەوتنێکی نێوان هەسەدە و کۆمپانیای نەوتی ئەمریکی دەوەستێنەوە. کۆتاییمان بە کورتەی هەواڵەکان هێنا و دەچینە ناو ناوەڕۆکی پرۆگرامەوە. بەڵێ هەروەک لە سەرەتاوە باسم کرد کوردستانێکی ڕەنگینمان هەیە، کوردستانێکی ئاوەدانمان هەیە و شارەکانی کوردستان ڕۆژ بە ڕۆژ لە وڵاتانی جیهان دەنگدانەوەیان بۆ دروست دەبێت لە ڕووی کارەکانیانەوە لە ڕووی ئەوەی کە زۆر خەڵکێکی
چۆن ئەڵێ نیشتیمان پەروەری تێدایە کە هەوڵی ئەوادەن کوردبوونی ئێمە بە هەموو وڵاتانی جیهان بگەێنن بە هەر شێوازێک بێت کە کولتوری ئێمە پیشان بدات. وا کرماشان یەک هەکا لەو شارانەی کە وەک شاری داهێنەری خۆراک تۆمار دەکرێت. بەرپرسانی کرماشان ڕایان گەیاندووە ئامادەکاری دەکرێت بۆ ئەوەی کە ساڵی داهاتوو ئەو شارەکەیان بە شاری داهێنەری خۆراک لەلایەن ڕێکخراوی یونسکۆ تۆمار بکرێت. ئاماژەیان بۆش کردووە چەند بابەتێکی وەک خۆراک و میوزیک هەن بۆ ئەوەی کرماشان وەک شاری داهێنەر بناسرێت. جەختیش دەکەنەوە ساڵی داهاتوو میوانداری فستیڤاڵی ڕێگای ئاوریشم دەکەن. بەڵێ شاری کرماشان یەکێکە لەو شارانەیش کە وەک باس کرا وەکو شاری میوزیک ناسرا ئامێرە میوزیکەکان و هەر لەناو ئەو بابەتە ئەمێنینەوە کە کوردستانمان چەند ڕەنگینە و کوردستانمان چەند پڕە لە خەڵکی بەتوانە کە تەوەری بەرنمەکەمان ئەمڕۆ دوو تەوەرمانەوێ بەڵام تەوەری سەرەکی ئەو کە ئەوەیەکە تەوەرەکەمان باس لە باخەوانێک ئەکات لە هەولێر زیاتر لە 20 دۆنم زەوی بەدارمێ و بە شێوەیەکی جیاواز چاندووە بە کەسێکی داهێنەرە لە جێ خۆیانیش و نزیکەی 70 جۆری ترێ بە تامی جیاواز بە ڕەنگی جیاواز بەرهەمهێناوە. ترێکانی باخەوانەکە ناو ناونیشانی زۆرە جیاوازیان هەیە و هەندێکیشان بەتامی هێلە و بەتامی شلیکە و هەندێکیشیان بێناوکن ناوکیان نییە و ڕنگ و تامیان لە یەک ناچێت و جیاوازن ڕاستە 70 جۆرن بەڵام هەر جۆرێک و تامێکی هەیە. باخەوانەکە ژمارەیەک دارمێوی متوربە کردووە و دەڵێت هەوڵ دەدەم لە 4 وەرزی ساڵدا ترێ بەرهەمبێن. ئێمەش میوانداری ئەو باخەوانەمان کردووە کە بەم شێوە داهێنەرانە ئێستا ئامادەیە لە ناو ستۆدیۆمان کە بەم شێوەیە داری نێو بەرهەمەهێنێت و بەڕێزیشیان سەلوان سەردارن. داویلێکم بفەرمێ بۆ ناو ستۆدیۆ. فەرموو کاک سەلوان. فەرموو کاک سەلوان یاخوا بەخێر هاتی. فەرموو بەخێر هاتی کاکە سەلوان. دەستەکانت خۆش بێت. بەخێر هاتی دەستەکان خۆش بێ بۆ ئەو میوە جوانە کە هێناوتە بەس هەرەونەی کە پرۆگرام تەواو بین ئێستا هەمومان ئەی خۆین بەخێر هاتی سەر سەرچاو. کاک سەلوان با لەوە دەست پێ بکەین چۆن بیرۆکەیەوەت بۆ هات کە 70 جۆر ترێ بەرهەم بهێنی هەر لەو ترەیە. هەروەک پێشتر باسم کرد ئەمە پێشتر حەڤنەوە تری خۆمانەمانە بوو بەڵام توانیمان ئەو نەوعان ئەو ترزانە زیادکەین. دکتۆر زوهێر هەبوو دکتۆرای هەبوو لە بواری مێو کە وەزارەتی کشتتوکال عەقدی کردبوو لەگەڵ ئەو دکتۆرە زۆر دەوری هەبوو کە ئەو ترزانە زیادی کرد لە بۆمان هەتا ئەو لەحزەیەش کە ئەو ئێستا لە وڵاتی ئوردن نیشتەجێیە ئەو هەتا ئەو لەحزەیە هەر ترێکی نوێیان بابەتەکی نوێیان بەرهەمێکی جوان بەدەست دوکەوی ئەو بۆمان دەنێری و ئەمە متروبە دەکەین. زۆر چاکە کاک سەلوان تۆ هەوڵ ئەوە دیت کە زیاتر ئەو ترانێ بەرهەمبێنی کە بێناوکن بۆ ئەوانە سیفەتێکی خاصیان هەیە کە ئەتوترەیەک دەخۆی دینچ تێدانە ئەوە نەوعالیەتیش فەرقە لەوەی دنج تێدایە هەروەها هەندێک نوعترێ هەیە کە نەکەی مۆسکاتی هەیە یاخود نەکەی هێلی هەیە یان نەکەی فەرەوڵەی هەیە ئەوە کە تشتێکی ئەوها دەخۆی کە ئەو نوعسیفاتی دەبی دەبتە ممەیز دەبتە فەرقە لەو نەوعانی تر لۆیە ئەمە باەق دەدەم ئەو نەوعانە کە زیاد بکەمەوە. اینجا ترێکانیشت زۆر نازدار کردووە و ناوی جوانجوانیشت لێناوە ناود ناوە مەسەلەن بۆ پرینسیسا ئەلیزابێت ئەو ناوانە عالەمین عالەمین یان ئێستا لە گۆگڵ لێدا ژۆری پرینسیسا ئێوە زانیاریکی زۆر باشە من وەمزانی ئەو ناوانە خۆت حەزت کردووە نازداری بە ترێکان ناوی هەر کۆمپانیەیە کە دەیان ساڵ دانیشتی هەتا ئەو نوع تەرزەی دروستی کردیە ئەم بتوانم ئەو ناو بگۆڕم. زۆر چاکە واتە ئەو ناوانە لەسەر چ بنەمایەکە ئەوەی ئەزانیت کە بۆچی ئەو ناوەی لێنراوە؟ ئەوە شەریکاتە یانە بە خۆیان دەزانن لۆ ئەو ناویان دانایە بەڵام مەسەلەن پرینسێسا یانە بە ئەمیرە یان بەڵێ من کە وێنەکەم بینی لە راپۆرتەکە هەروەکو پرینسسە ئاوهایی ینی وەنیە شکڵێکی پرینسسە ئاسایی هەبوو. زۆر چاکە جەناب لە ساڵی 98ەوە دەستت کردووە بە بەرهەمهێنانی ترێ و یان دروستکردنی ئەو جۆرانە و ئەمێ بزانم بەرهەمەکانت لە بازار بە زووی ساغ ئەبێتەوە یان لەو بەرهەمانن تا خەڵک ڕادێ بۆی کە تامی شلک بخوات تامی ترێ بخوات کە تامێکی دیکەی هەبێت.
هەندێک لەو نەوعانە هێشتان بڵاو نەبوویتەوە یان هێشتان وەختی دەوێت هەندێکیانش ئێستا بڵاو بوویتەوە بازارێکی باشی هەیە لەو نەوعانە بڵێ. کاک سەلوان وەگەزانین لە سەتا هەفتای ئەترێ ئەکرێ بە شەراب لە سەتا بیستی وەکو خواردن بەکارهێن لە سەتا دەیشی ئەکرێ بە مێوژ و کشمیش و ئەوانە بەرهەمەکانی تۆ تەنها ئەیبێ بۆ بازار ساغیەکەیتەوە یا لە لای خۆتەوە بۆ کشمیش دروستکردن یان بۆ دروستکردنی مێوژە بەکاری ئەهێنیت یان بۆ شتی تر؟ خۆی ئەو شتێکە لە ترێ باشە دەستە ناو بواری سینعات یانە هەندێک دەتوانی بفرۆشی وەکو گرێپ تەیبڵ هەندێک دەتوانی بیکەیە وەکو کشمش هەندێک دەتوانی بیکەیە وەکو لە بواری مربە و شەربەت و شەراب. بەڵام هەتا ئێستا ئەمن زیاتر بای خەمدایتەوە لە فرۆشتنی مباشر لەگەڵ دروستکردنی مێوش. بەڵێ چەند دۆنم زەویت بە تەرخان کردو بۆ دارمێوەکان؟ خۆی زەویەکە 20 دۆنمەوە بەڵام 15 دۆنمی کردیتمە داری مێو. بە تەمانیت زیاتری بکەیت؟ بە لەو مستەقبل بەتا 5 دۆنممان زیاد کردووە باسەکی نوێمانداناوە بەڵام لە مستەقبلش ئەگەر دەرفەت هەبی هەموو بێکەمە داری مێو. تەنها هەر ئەم جۆرانە زیادەکەیت لە دۆنمە زەویەکان یان بە تەمای جۆری تریش بۆ ترەکان زیاد جۆری نوێ داینێ وەکو چەند زۆرێکی نوێ دەرچووە بەس هێشتا نەگەیشتە دەستمان ئێستا لە وڵاتی مسر عرض دەکرن محاولە دەکەم ئینشاڵڵا ئەو نەوە ترزان نوێیانە هێشتا بکەوتە دەستمان ئەو کات ئینشاڵڵا دەبتە زیاتر لە هەفتانەوە. بەڵێ ترێی دەیمی باشترێکە یاخود ئەو تریانی کە ئاوە درێت؟ خۆی دێمی لە تام و لە خۆشترە لە ترێی ئاوی بەڵام بەرهەمی ترێی دێمی کەمترە لە بەرهەمی ترێی ئاوی. بەس کاک سەلوان ترێی دەیمی دایمەن یەک تۆز مزر نییە مزرترە یان من وا هەستەکەم هەیە نەوع زۆر شیرنە و زۆر بەتامە و هەیەش ئەنواعی تروەشی گوتت بخۆی یانە مزرە ماشەڵڵا کە ئەوەنە مەسەلەن بەم شێوەیە بەرهەمی زۆرت هەیە لە ترەیە یاخود جۆری زۆرت هەیە ئایا هیچ هەوڵت نەداوە لە هیچ پێشنگایەک بەشدار بیت؟ خۆی هەموو ساڵ لە دهۆک دەکرێتن بەڵام ئەو معرزەی لە دهۆک دەکرێتن زۆر تەخیرتر دەکرێتن ئەو کات تقریباً 100 ترەکانم خلاص دەبی نامینێتەوە بەڵام ئەمن زۆر حەزم لێ لە هەولێر ئەو نوع معرزانە بکرێتن ئەمەش مشارەکە بکەینەوە معرزە نەک تەنها بەس پێشنگای نێوخۆ پێشنگای نێودوڵەتەکان هیچ بانگێشتی شتێکت مەجال نەبووە. لە هەفتا جۆرەکەی کە بەرهەمت هێناوە کامیان یەکەم جۆر بوو کە وای لێ کردی دووهەم و سێهەم بەرهەمبێنی؟ خۆی ئەمە لەو نەوە ئەمان دەست پێ کرد ئەوە ئەوەلدار ئەو سنفە دەستمان پێ کردیە ئەو زە دوای تواتیمان هەموو ترزەکان زیادکەینەوە بەس بیدایەتمان لەو سنفە ئەمە دەستمان پێ کرد کە ئەو سنفەش پێی دەڵێن ساکە بەڵێ شیرین شۆراوەتەوە کوڕی ناگەر شۆراوەتە من یەک دنکی لێ بخۆم لەبەر ئەوەی کە ئاو تامە ئەمەیان ئەم سەڵزەیان ئەمەیان جیاوازترەوە نییە؟ ئەویان جوایسترە چکە نەشۆراوەتە ناهێرم بیخۆم ئەگەر بشۆرێتەوە ترێت لە ترێ شارەزایکی باشتان هەیە ئەگەر ئەم ترەیە بشۆرێتەوە ڕنگشتی تێک ئەچێ مەسەلەن بۆ هەڵگرتن وەکو لە ترێ شارەزای هەندێک میوە هەیە نەشۆراوی هەڵێگرین لە سەلاجەیە هەندێک میوە هەیە نابێ بشۆرێتەوە چکە زووسی سەرێتەوە ترێ چنەوەیکە ترێش ئەو هەیە خۆی بە طبیعەتی خۆی ترێ مادەی شەمعی تێدایە ئەو مادە شەمعیە محافظە لە تری دەکە ئێستا پەنجەی لێدەم ڕاست خاوێن دەبتەوە فەتوو نابی بشۆی هەتا ئەو کەمی ئەتو پێویستت پێەیە ئەو دەشۆی و دەخۆی ئەوانی تر بەزێ دەلی هەتا محافظە لە سەروی خۆی بکاتەوە. ئەو بەرهەمانەی کە لە دەرەوەی وڵات دێت بە کورنتینەکان دێتە ناو وڵاتەوە بەڵام بەرهەمەکەی تۆ جیاوازە بە 2 ساعت ئەگاتە بازار ئەو بەرهەمە فەرقی چییە لەگەڵ ئەمەیە؟ ئەوە لەوانەیە یعنی لە شوێنێکی دوور هاتیە لەوانەیە هەندێک وەکو غازی ئەثیلین لێ دەدەن هەتا تحمل بکاتن لە ڕێ بەڵام ئیمە یعنی هەردەم و دەست بە 2 ساعت دەگاتە بازارەکانمان ئەوەش کە سیفەتێکی باشە لە بۆ مستهلك واتە لەوەی ئەوی بکاردێنی. بەڵێ ئەو جۆرانی کە هێناوتە کامیان بۆ دروستکردنی مێوش ئەکرێ و کامیشیان بۆ کشمیش ئەبێت؟ خۆی ئەو زۆرە ئێستا وەکو نمونە پێشتر ئەمە دەمانزانی بەس کشمیش سپی هەیە بەڵام ئەو کشمیشە ئەکرێ بە کشمیش ئەوەش ئەی ئەو سوورەی تر ئەمە کاڵترە لە هەر هەمووی ئەوەش دنج تێدا نیە ئەوە بێدنکە ئەمە کشمیش و ئەوەی لێ بەرهەمە بڵێ چونکە دنج تێدا نیە
خۆی فەرقی کەلیمەی کشمش و مێوش چییە؟ مێوش دنجی تێدایە، کشمش دنکی تێدا نییە. وەکو فەرقەکەی ئەوەیە کە ئێستا ئەو جۆرە پێی ئەڵێن کرمسن ئەوە سنفێکی عالەمیە لە هەموو وڵاتە یان زۆر بەناوبانگە زۆر کە دنجی تێدا نییە. جەنابەت لەگەڵ ئەمانەیە لەگەڵ ترێکانە میوەی تریشت هێناوانش هەر بەرهەمی باخی خۆتە؟ بەرهەمی باخی خۆمە هەنجیرمان هەیە نزیکەی 6-7 هەرمیمان هەیە. ئەوەش بایەخ دەدەم لەو نەوعانە حەزم لێ لەگەڵ زەویمە بگونجێ ئینشاءڵڵا ئەوانە زیاد دەکەین لە بۆ مستەقبەل. زۆر چاکە هەوڵت داوە لە ڕووی لە میوەشە جۆری مەسە موتوربە لە میوەیە بکەیت بەس ترێ نەبێت یان مادەم فکری داهێنەرانەت هەیە هەوڵیوە داوە لە میوە لە چ میوەیەکە؟ وەکو گوتم هەرمی ئێستا ئەمە تقریبان 7 هەرمیمان هەیە تقریبان 10 هەنجیرمان هەیە لەگەڵ 7 ترێمان هەیە. ئەی دارمێوەکانی خۆت زیاتر چین دەیمین یا ئاوین ئاویانە؟ هەمووی ئاویە. هەمووی خۆت ئاویانە دێ. دیارە ئەو دارمێوانی کە ئاوین بەرهەمەکانیان جیاوازترە؟ ئینتاجی زیاترە. لە چەندێکە ئینتاجەکەت دەسەکەوێت و دەیمێکە چەندێک؟ دار هەیە نزیکەی لە 20 کیلۆ هەتا 35 کیلۆ بەرهەممان دەداتێ هەر دارێک. وەک باسمان کرد لە سەرەتا لە 98ەوە جەنابەت دەست کردو بەم کارە کە دەست پێ کرد بە تەنیا دەست پێ کرد یا کەسێک یارمەتی دەرێت؟ من ئەو خێرە ئیباممە دەخۆم چونکە ئەو زۆر هەولیدا ئەمە گەیشتە زۆر مەراحلەکی زۆر ناخۆش ئەو کات زۆر کێشەمان هەبوو شێوازی ئیشمان هەموو کۆم بوو وەخت بوو ئەو ئیشە ئەو پیشەیە بەجێ بێلین چونکە زۆر زەرەرشی گەورەمان کرد بیدایەت بەس ئێستا لە وەختی هەندێک شێوەی پەروەردەمان گۆری ئێستا کلیتمانە هەموو کەپر ئاودانەکە پێشتر هەموو جۆگە بوو بە ئاوەکەچی زۆر بە فیڕۆ دەڕۆیشت ئێستا هەمووی تە قەترە و سۆندا ئەو شتانە لەگەڵ هەندێک ئامێر لە وڵاتی تورکیەم هینایە لە خۆم وهای کرد کە زیاتر ئیشەکان ئاسانتر بی و بەرەو پێشتر بڕۆ. بەڵێ ئەی ساڵانە چەند تۆن ترێ بەرهەمەهێنێت؟ ئەمە نزیکەی 100 هەتا 150 تەنمان هەیە ئینتاج. ماشەڵڵا. و ڕۆژانەش بە تەن ئەو ترێ فرێشە دەبینە بازارەکانمان. قەت بووە مەسەلەن بچێتە بازارەکان و بازاڕی وانە بوو بێت و بگەڕێت؟ زۆر زار ئەو ترێ نازدارە تەلەفۆن دەکەن دەڵێن نەفرۆشرایە. یعنی هەیە عەرض و تەڵەبە هەیە لە کاتێک زوو هەموو پێکەوە پێرادەگە ئەوەش وها کاریگاری دەکە کە زیاد دەبی کە زیاد دەبیش سەرفیاتی کەم دەبی. بەڵێ دەستەکانە خۆش بێ بە خێرهاتن تەکەین بۆ ناو ستۆدیۆ لەگەڵ ماوەی زۆر سپاس بەو هیوایی کە لە ناو راپۆرتەکەش باست لەوە کردووە و باست لەوەت کرد کە بە تەمای ترێک بەرهەمبێنی لە هەر چوار وەرزەکە هەبێت بۆ هیوایی کە جارێکی تر بانگێت بکەینەوە کاتێکە ئەو ترێت بەرهەمهێنا. زۆر سپاس دەکەین دەست خۆش. بەڵێ لە باسی ترێوە دەچینە باسێکی دیکە کە دیسانەوە کەسانێکی داهێنەر و کەسانێکی چالاک کە سێ گەنجی عەفرینن کە ئێستا ئاوارەی حەلەب بوونە کار لەسەر میوزیکی کلاسیک دەکەن دەیانەوێت لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە میوزیکەکانیان بە گوێی خەڵکانێکی دیکە بە گوێی گوێگران ئاشنا بکەن. ئەو گەنجانە کار دەکەن یاخود کارەکانیان کە ئەیکەن بۆ هەرێمی کوردستان ناردووە و ئێمەش پێکەوە بینەری کارەکانیانە بین فەرموو. سێ جوانên ji bajarê Efrîna Rojavayê Kurdistanê piştî koçberî û derbederiya xelkê Efrînê ew niha li parêzgeha Heleb a Sûriyê dimînin û muzîka klasîk jî li kolan û cihên cuda cuda wekû hezkirin ji xwe ra dijenînin. Her yek ji codî û rojda û şêrgo pêkva li ser amûrên muzîkê wekû keman û gîtar perwerde dibin û dixwazin muzîka xwe jî dewlemend bikin. حفلات شي دكرن مع سيادة قانون لمركز ثقافي هفتستوجي كل بمعنى حرية عزفين ما ببيش كافيه ومش خوطة بيوتن بعد 4 سنة من حاولت كمان تقريبا نكوشي بيسلسل الكمان ضخم طبعا من فترة دوجي من دورات دون دورات التنبيرة وكمان ونكوشي حاليا الحلبم طبعا دي بسم الناس كنياب هفولت خورو عزف ذكر عن مقطوعات اختيار ذكر عن تدريب دبلن السهر عن تصوير ذكر ودود خمسة مواقع التواصل الاجتماعي بحيث انه الناس كنن ويعني بيجد معتم مرن بن بصار عزف وام جبير ناتم
اف هر سه جوان عفرینی دما بهنودان خدا چند دمجمرکی لسر آمور موزیک پرورده دبن و دخوازن بریا روپلن جواکی را بر همین خواه به حسکری موزیکا کلاسیک بدن خویا کرن. بروفات تقريبا برواية 4 ساعات عن تدريب دبين فبرهشت أسبيش كافم آخر فترة ما كلاسيك بس ما بر نابر لأني أسهوت محلب معني أسخوندني ختامون بكم فتقريبا صولي كيستكنوند وقتها فلتم هوتنا جا 20 ارتق ما بهافرو عزف تكر ما فيديوهات بهافرو شاكرا يعني صراحة في إشو بر تشجيع دكي إنه هفلت بطاروبا ياك حاز دكي في إشي بكي فيديوهات ودوخي تشجيع دبي أم دود حين صار السوشيال ميديا وإن شاء الله خالق بعجمينه. پشتی شر عفرینی وکوان هر سه جوانان به هزاران ولاتین عفرینی جباجار خود دور کتن و در بدر بون لیل کربنجی دف جبهرین خوی تایبت برنادن. زردشت همه کردستان 24. بەڵێ ئەوە بوو کە ئێستا بینەری ئەو راپۆرتە جوانە بووین و لە شارێکی کوردستان بووین. ئێستا ئەگەڕێنەوە شارێکی دیکەی کوردستان بەڵام ئەمەیان لەڕێی پەیامنێرمان ڕێژین ئەحمەد کە لە دهۆکەوە لەگەڵمانایە. ڕۆژت باش ڕێژین، هیوادارم کە تەندروست و لەش ساغ بیت. ڕێژین پێمان بڵێ کە ئەم بەیانیە چیت بۆ ئامادە کردوین؟ بله سفان دامتاجی باش بیتن از باصل هنده بکم بگومان بطریامت دوی فتره دابوری ندما ازمون ششم بگت آنین پولا 12 اولی تمام بیتن دیارکو افرگه دماهیک ازمونه دیارکو افروروش اکا خوشه بو همون قطابین پولا 12 تایبت اگر کسی که جواب دابیتن و همون ازمونین خو دیف دلی خو جواب دابن بگومان افرگه روش اکا خوشه جبوی جبر که افروه و دش ازمونان خلاص بیت دش وی قناغ خلاص بیتن او قناغ هنده ساله دخوینی جبو هنده کوبر همه که باش لپولا 12 لبدست خو بینیتن دیارکو اف ساله جبر هاتنا ویروس کرونا ازمون همو جدابون جبو قطابین پارێزگا هادو که جی هندک بربست هبونه هندک کاریگری درونی لسر هبونه لی پرورده پارێزگا دو که دیگل ساخلمی و دیگل چهن پیوندیدار همو هولنویا که دان کو او قطابین دچنه دنا و هولن خواندن دا هولن ازمونان دا کارگریان درونی لسر نبیش بونده کو بسیارن خواه بدرستی جواب بدن دیاره کو پتریا قطابین پارێزگا دو که ای سال گلیج چه تشتانت کرن بگمان وان باس لهندید کرد کو همو هاری کاریک جبهات یکرن لی وان گلیج به ایک الازمون پولا 12 انگلیزیه هبون لی او جبهات چاره سر کرن و چندین آسان کاری جبهان هات نکرن سوان باس لهندید بکم کو کشو هوا افریقا کشو هوای پارێزگا دو که کچاوه دیاره کو لوان روزن داوی از بارم افساله گرم ترین سال بیا جبر کو پتریا کارمل در و بیا هر گله گرم بو زۆر سپاسی ڕێژینەکەین دیارە بەهۆی ناتەواوی هێڵەوە لەگەڵمان نەما لە جەم ئێمەش سەقا نەباشە ڕێژین گەرمە گەلە گەرمە و هیوادارم کە هەمومان ئاگاداری تەندروستی خۆمان بن هەروەک ڕێژین لە پەیامەکەی کە بۆمانی گەیاند بەسی لەوە کرد کە تاقیکردنەوەکان ئەمڕۆ کۆتایی تاقیکردنەوەکانی پۆلی 12 ئامادەیە بە هەمان شێوە ئێمە ویسمان کە تەوەری دووهەمی بەرنامەکەمان یان تەوەریکی دیکەی بەرنامەکەمان ئەوە بێت کە گلەیی و گازندەی ئەو خوێندکار و قوتابیانە و هەر بۆ مەبەستەش بەشداریمان بە میوانی زۆر بەڕێزمان کردووە کە ئامادەیە لێرە بووی کە وەڵامی هەندێک لە پرسیارەکانمان بداتەوە کە بەڕێزیان بەشدار عەبدولخالقن کە بەڕێوبەری گشتی پەروەردەی هەولێرە. من ئێستا کۆمەڵە پرسیاری لە یەکەم و بەخێرهاتن تەکەم. بەخێرهاتی کاک بەشدار با لەوە دەست پێ بکەین کە ئێستا ڕێژین وتیتی هەندێک قوتابی گلەییان هەیە گلەییەکان بۆچی وا کراوە کە گلەیی بکرێت حتممە لە کەم و کوڕەیەکە گلەیی دروستە بێت وایە؟ بەڵێ خۆی بەیانتان باش بەیانی بیسەر و بینەرانی کەنالی کێ 24 خۆی پرۆسەی ئەزمونە گشتیەکان
پرۆسیەشی گەورەیە خاستن ئەم ساڵ ژمارەی قوتابیان زیادی کرد بوو بۆیە ئەو پرۆسە گەورەیە بێگومان لە بەدەرنامی لە کەم و کورتی بەڵام ئەم ساڵ من وای دەبینم و بەڕای زۆربەی پەروەردکاران ئەوەی ناو پرۆسەکەی وا دەبینی ساڵێکی زۆربێک کێشە بوو سەرڕای ئەوەی کەوا کوردستان و هەموو جیهان بەباردۆخێشی نالەباری تەندروستدا تێدەپەڕێت بەڵام کێشەکان لەوانەیە لە خودی کاریگەری یاخود کاریگەری ئەو ماوە زۆرەی کەوا دابڕان هەبوو لەسەر دەرونی قوتابیان ئەوە وای کرد بکەوە قوتابیان گلەی بکەن لە هەمان کات ساڵانە ئێمە ڕوبەڕووی ئەوەوە ئەو زۆرە گلەیان دەبینەوە گلەی قورسی پرسیار یاخود گلەی هەڵی پرسیار بەڵام بە خۆشحالیەوە ڕۆژانە دوای دەرچوونی یاخود دوای تەوابوونی ئەزمونەکان وەزارەتی پەروەردە وەڵامە نمونەکان بڵاو دەکاتەوە و قوتابیانش دڵنیا دەکاتەوەکەوە ئەو گلەیانێکەوە دەکرێن زۆربیان لە جێ خۆنی یاخود دەکرێتن زۆربیان خەلکانێک دەرفەت دەخۆزنەوە بۆ تێکچوونی باردۆ قوتابیان بۆکو هەڵسەنگاندنێک وەک بەڕێوەبەری پەروەردەی هەولێر چۆن هەڵسەنگاندنەکەن بۆ بەڕێوەچوونی بەگشتی هەموو پرۆسەکە بەسەرکەوتوی بەڕێوەچوو بڵێ من بەڕاشکاوانە دەمەوێت ئەم دەرفەتە بقۆزمەوە بە تایبەتیکەوە ئەمڕۆ دووە تاقیکردنەوەیە سوپاسی سەرجەم ئەو لایەنانە بکەمکەوە هاوکار بووینە ینی ئەمن لە یەکەم ڕۆژی دەستپێش تاقیکردنەوەکان لە بەرواری 11 حوت ئامادە بووم لێرە سوپاسی سەرجەم ئەمدا و دەستگایانەم کردکەوە هاوکارمان بووینە بەڵام دەمەوێت دووپاتی بکەمەوە ئەم ساڵەکە سەرجەم ئەو لایەنە پەیوەنددارانە لە وەزارەتی کارەبا بەڕێوەبەری گشتی کارەبا دەستگا ئەمنیەکان پۆلیس ئاسایش وەزارەتی خوێندی باڵا زانکۆکان سەرجەمیان هاوکارمان بووینە شان بەشانی ئێمە شانی خۆیان دایتە بەر پرۆسەکە ئەوە وای کردکەوە پرۆسەکە بێگیر و گرفت بێت بە هەرسانگانی ئێمە ڕۆکو ئاماژەم پێکرد پرۆسەکە زۆر بە ڕێکوپێکی بەڕێوەچوو سەرڕای ئەوەی کەوە ڕێژەی قوتابیان یاخود ژمارەیان زۆر بوو بەڵام هەروەکو باسم کرد بە دەرنابێت لەگرت بەڵام بە شێوەیەکی گشتی پرۆسەیەکی زۆر سەرکەوتوو بوو و دەمەوێت سوپاسی سەرجەم بەڕێوەبەری هۆڵەکان بەڕێوەبەری قوتابخانەکان و سەرجەم مامۆستایان کەوە ئاچی چاودێری هۆڵەکانیان گرت بەبەر و هەروەها سەرپەرشتیار بەڕێزەکان بکەم کەوە ئەگەر ئەوان نەبووان لەوانەیە نەمانتوانی ئەو پرۆسەیەوە بە سەرکەوتی بەڕێ بکەین. کاک بەشدار ئەمە لە ڕووی بەڕێوەچوونی تاقیکردنەوەکان دەڵێن سەرکەوتوو بۆ بە هەڵسەنگاندنی ئێوە لە ڕووی تەندروستێکەوە کە لە بارودۆخێکی ناجێگیران وە دەزانین پێش تاقیکردنەوەکان هەردوو وەزیری پەروەردە و وەزیری تەندروستیش کۆمەڵێ دانیشتن بەیەکە کۆمەڵی بڕیار درا لەو بابەتەوە هەموو ڕێکارە تەندروستیەکان وەکو ئەوەی کە داوا کرابوو و ڕێنمایی درابوو جێبەجێ کرا بڵێ ئێمە لە لای خۆمان بە دوواداچوونی تەواومان کردووە و هەروەها لە هەمان کاتدا تیمەکانی تەندروستی بە دوواداچوونی سەرجەم یاخود ڕێژەیەکی زۆری هۆڵەکانیان کردووەکەوە ڕێنمای تەندروستەکان وە خۆی جێبەجێکراوە ئێمە بەر لە دەستپێکی تاقیکردنەوەکان وەزارەتی پەروەردە هەوڵیدا لەلایەن چەند کانالێکەوە دەمامک و دەستکێش و بابەتی پاکردنەوەکەوە پێویستە لە بۆ هۆڵەکان تاکردنەوە دابیم بکات و بە خۆشحالیەوە دابیم کرا ئەو هۆڵانە سەرجەمیان قوتابیان پابند کراونەکەوە دەمامک بەکاربێنن و هەوڵ دراوەکەوە کەمترین بەریەکەوتن ڕووداتن و تاکو ئێستاش لەوانەیە چەند ژمارەیەکی کەمی قوتابیان کەوا بستیتمان تووشی کۆڕۆنابووینە ئەوەش بەڵام بە شێوەیەکی گشتی ئەوەی کەوا خەڵکانێک باسی دەکرد کارە سات ڕوودەداتن پرۆسی ئەزمونونەکان ناوێ بکرێتن یاخدووا بخرێت ئەوە بە خۆشحالیەوە ڕووی نەدا پرۆسەکە بە سەرکەوتوی ئەنجامدرا لە ڕووی تەندروستیەوە هیچ کێشەیەکمان نەبوو هیچ گرفتێشمان نەبوو زۆر چاکە بە فەرمی جەناوەت هەر باسەکەیت ئەڵیت ژمارەیەکی زۆر قوتابی بەشداری بووە لە تاقیکردنەوەکان بە فەرمی چەند قوتابی بەشدار لە سنووری بەڕێوەبەری گشتی پەروەردەی هەولێر 51,000 قوتابیمان بەشداری ئەزمونونەکانی کرد. بەڵێ ئەی پێشبینی دەکەن ڕێژەی دەرچوون لە چه ئاستێکا بێت؟ خۆی بابەتی ڕێژەی دەرچوون ناتوانم بڕیار بدەم چکە پەیوەستە بە ڕێژەی دەرچوون لە خولی یەکەم جیاوازە لەگەر خولی دووەم چکە ژمارەیەک لە قوتابیان لەوانەیە چەند بابەتێک دەهێنەوە بۆ خولی دووەم لەوانەیە ئەو داتایەمان لەبەردەست نەبێت چەند قوتابیکەوە چەند بابەتیش هێشتۆ بۆ خولی دووەم هەروەها دەوەسێت سەر ئەوەی چەند قوتابیش هەیە لەوانەیە بە تەمای یاخود بە نیازی ئەوەی نەمەری بەرز بەدەست بێنێت وا دەکاتەوە ئەم ساڵەکە خۆی بهێنێتەوە ساڵی داهات بۆیە لەوانەیە نەتوانین بزانین ئەم ڕێژەی دەرچوونە ئەم ساڵەکە چۆنە.
بەڵێ کاک بەشدار ژمارەیەکی زۆر لە قوتابیان لە کاتی وەڵامدانەوەی پرسیارەکان هاتوونەتە دەرەوە لە هۆڵەکان بەهۆی قورسی پرسیارەکان ئەمە لەلایەکی تریشەوە دەڵێن کە هەندێک بەش کە تەرک کرابوو لەوێ پرسیار هاتۆتەوە تا چەندە ئەمە ڕاستە خۆی ئێمەش ئەو قسانەمان جێ لێ دەبێت بڕاستی نەما ڕۆژانە کە دوای ئەوەی تا وەکو ئەم لە باسی لایەنە تەکنیکەکەی دەکەم ئەو پرسیارانە کەوا دادەندرێت خەڵکانێک دادەندرێت دوایە کە پرسیارەکە دوای تاقینەوەکان ئەنجە لە هەر پارێزگایەک چەند مامۆستایەک و سەرپەرشتیاریش پسپۆر لە وەزارەتی پەروەردە دادەنیشن ئەم پرسیارانە حەل دەکەن ئەگەر هاتوو هەر گرفتێک لە هەر وەڵامێکە بێتن یا چکە ساڵانە جێمان لێ دەبێت زیاتر لە وەڵامێک هەیە یاخود وەڵامی هەڵا هەیە یاخود ئەوە وەزارەت بەڕاشکاوانە بڵاو دەکاتەوە ئەمە ئەو ساڵەکەەوەی من ئاگادارم و بەشداریش مەچەند کۆبنەوەی کردەوە چکە وەزیری پەروەردە خودی جەنابیان ڕاستەوخۆ بە دوواداچون لە ئەو بابەتان دەکاتن زۆر بە پەرۆشە و دووپات دەکاتەوەکەوە پرسیارەکان بەدەر بن لە هەلەی تەکنیکی بەدەر بن لە مادەتەکراوەکان بەدەر بن لە هەڵا و بە خۆشحاڵیەوە تا ئێستاش شتێکی واڕوونەداوە بۆیە ئەگەر هەر حالەتێکی واڕوو بداتن ئەگەر هاتوو پرسیارێک دوو وەڵامی هەبێت یان پرسیارێک هەڵەبێت ئەوە لە بەرژەوەندی قوتابیان بڕیاری دەدرێت ئەو پرسیارە ئەگەر هەبێتن کە نەژووە ئەوە بۆ هەموو قوتابیان بە نمرەی تەوایان بۆ هەژمار دەکرێت و بابەتی تەرەکراویش جێمان لێ دەبێت بەڵام لەوانەیە چکە خۆی پرسیاردانان تەکنیکی پرسیاردانان پرسیارەکان وا دیزاین کراوە قوتابی زۆر زیرەک بتوانێت وەڵام دابێتەوە قوتابی مامناوەندی بتوانێت وەڵام داتەوە قوتابی ئاسلاوازی بتوانێت وەڵام داتەوە لەوانەیە چەند پرسیارێک زۆر قورس بێت ئەوە وا دیزاین کراوە لە بۆ ئەو قوتابیانێکەوە ئاسیان زۆر بەرزە بۆیە ئەو قوتابیانێت ترکەوە نازانن بەدڵنیایەوە باس لەوە دەکەنەوە لە دەرەوەی مادە تەرەکراوەکان هاتوو بەڵام لەوانەیە تەنها شێوازی پرسیاردانانەکە گۆڕانکاری بەزداهات بێ قوتابی وا فکرکاتەوە کەوا لە دەرەوەی بابەتی بڕکار لەسەردراوە ئەم ساڵ ڕوبەڕووی ئەم شێوازە لە گلەی کردنەبوونەوە یان جەنابەت باست کردوتت لە شێوازی وا هەبووە کە گلەیان هەیە لە قورسی پرسیارەکان بەڵام لە ڕووی تەرکردنەوەمە یەکەم ساڵێ کە تووشی ئەو حاڵەتا بن کاڵن لە مادەی تەرکراو هاتووە یان وەکو ڕێژینی پەیامنێری هاوکارمان کە باسی کردی ئینگلیزی زۆر قورس بووە خۆی ئەو گلەیە شتێکی ڕێژەیە لە هەمان کاتیش قوتابی هەیە من خۆم لەوانەیە لە دەرەوەی هۆڵەکان بینیتم پرسیارم لێ کردووە دەرە پرسیارەکە زۆر ئاسان بووە ئەوکو باسم شتێکی ڕێژەیە خەڵکانێک قوتابی ڕێژەکە زۆرە چەندێکە تا ئێستا زانن چەندێک بەبێ گومان ئەو وەڵام بەبێ گومان ئەو قوتابێکەوە زیرەک بێت پرسیارەکانی بەباشی وەڵام دابێتەوە پرسیارەکانی پێ ئاسانە ئەو قوتابێکەوە پرسیارەکانی بە تەواوی وەڵامە پاساوێک بۆ خۆ دەهێنێتەوە بە بیان و ئێوەکەوە پرسیارەکان زەحمەتە چووکە دەمەی ئەوە باس بکەم وەزارەتی پەروەردە خۆی بۆ خزمەتی قوتابیانە بە دژمنکاری لەگەڵ قوتابیان نییە بۆیە ئەو پرسیارانێکەوە دانراون هەروەکو باسم کرد لە بۆ دیاریکردنی ئاسی قوتابیە چکە لە دوا ڕۆژرا ئەم ئاستا ئەم نمرە پێوەرێکە بۆەوەی قوتابی لە کۆلێژی پزیشکی وەربگیرێت لە کۆلۆژی ئەندازیاری وەربگیرێت لە کۆلێژی ئەوانی زانست و پەروەردە وەربگیرێت ئەگەر هاتوو هەموو پرسیارەکان لەلایەن هەموو قوتابێک ئاسان بکەوە هەمووی لە کۆلێژی پزیشکی وەردەگیرێت بۆیە شتێکی ڕێژەیە و شتێکی زۆر سروشتیشە قوتابیەک پێی زۆر زەحمەت بێت و قوتابیش پێ زۆر ئاسان بێتن گرنگ ئەوەیە پرسیارەکان هەڵیان تێدا نەبێت گرنگ ئەوەیە پرسیارەکان بەدەربن لە هەڵی زمانەوانی کەەوە بە خوشحاڵی و ئەم ساڵەکە هیچ شتێکی لە بابەتەمان نەبینێت یعنی ئەکرێ بڵێن چەند ساڵێکی تر ئەوانەی کە شەشیان تەواو کردووەوە دەچنە کۆلیجەوە وەکو یادەوەریەک ئەڵێن ئێمە هیچ زەمەنی کۆرۆنا بووین چکە زۆر جار هێڵە پرسیارەکانی فلان ساڵ زۆر قورس بوو و ئێمە نەمانتوانی دەرەجەیەکی باش بێنین ئایا پێشبینی ئەوە ئەکەن کە قوتابیانی ئەم ساڵ لە ساڵانی داهاتوو گلەی ئەوەتان ڕوبەڕوو بکەنە بڵێن ئێمە لە کۆلیژی باش وەرنەگیران بە حکمیەوەی کە کۆرۆنا هەبوو یارمەتێکی ئەو تۆیان نەدا وەزارەتی بە پێچەوانەوە من وای دەبینم وەزارەتی پەروەردە هاوکاریش تەواوی قوتابیانی پۆلی 12 کرد بەڵام باردۆخەکە هاوکار نەبوو بۆ نمونە وەزارەتی پەروەردە بڕیاریدا کەوا دەتوانم برێم 130 یاخود 140 پرۆگرامەکانی خوێندن تەرک بکرێتن ئەوش بە حکمی ئەوەی لە بەرواری 27 دووە دەوامی قوتابخانەکان ڕاگیرا ناتوانرا درێژە بە خوێندن بدرێت ئەوە هاوکاریش تەواو بوو بۆ قوتابیان و قوتابیش ماوەیەکی زۆری لە بەردەست بوو تاوەکو بتوانێت سەرجەم پەرتوکانتەوەکە بەڵام ئەوەی کەەوە لە بەرژەوەندی قوتابیان ئەو بەداخەوە ئەو ماوە زۆرەی قوتابی کەەوە لە ماڵەوە بوو لەوانەیە کاریگەری دەرونی لەسەر قوتابیان دروست کرد بێتن وای کردی قوتابی تووشی دڵە ڕاوکێ بێت تووشی لەبیر چوونەوەی بێتن چکە قوتابی زۆر لەوانەیە خەرکەشی نزیکی خۆم هەیە قوتابی زۆر زیرەکە هیچ گرفتێش نییە
بەڵام تووشی گرفتی لە بیر چوونەوە بووە ئەویش لەبەر ئەوەی ئەو بابەتە بەدەر لە دەسەڵاتی وەزارەتی پەروەردەیە ئەو ماوە زۆرەی لە ماڵەوە دانیشتکەوە گرفتێکی جیهانیە وای کردکەوە کاریگەری لەسەر دەرونی قوتابیان دروست بکاتن هیوادارم ئەو قوتابی ئەو ڕۆژە ئەو ڕۆکەوە دوا ڕۆژ تاقیکردنەوەکانە بە سەلامەت تێبڕێندا و هیوا سەرکەوتن بۆ سەرجەم قوتابیان دەخوازی هاتینە سەر بابەتی ئەو کێشە و گرفتە جیهانیە پێتان وایە کە دەبینین و دیسانەوە ڕێکارەکان تون دەکرێتەوە و ڤایرۆسی کۆرۆنا دیسانەوە لە تەشەنەکردنە پێتان وایە بۆ چونتان واچێت کە تاقیکردنەوەکانی خولی دووەم دوا بکەوێت زیاتر لەوەی کە ئێمە دوێنێ دوای نیوەڕۆ کۆبنەوەی ئەنجومەنی وەزارەتمان ئەنجامدا لە ڕێگەی ئۆنلاین بابەتەکەش تاوتێکردنی بابەتی دواخستن یاخود ئەنجام نەدانی یاخود ئەنجامدانی تاقیکردنەوەکانی خولی دوای پۆلە ناکۆتەکان پۆلی چواری بنەڕەتی تاکو و 11 ئامادەی بە کۆدەنگ سەرجەم ئەندامانی ئەنجومەنی وەزارەت بڕیاردراکەوە تاقیکردنەوەکان لە کاتی خۆی ئەنجام بدرێت کەەوە دەتوانە برێم لە ماوەی هەفتەی داهاتوە هەشتی مانگ و 9 مانگ دەست پێ دەکاتن تاقیکردنەوەکان لە کاتی خۆی ئەنجام دەدەن بەڵام بە جێبەجێکردنی تەواوی ڕێکایەت تەندروستیەکان ئەوەی مەبەسمە ئەوەی ئاماژەی پێ بکەم خولی دووەم بەگشتی پۆلە ناکۆتاکان ژمارە قوتابیان ئەو ژمارە زۆرە نییە ڕێژەکەی زۆر کەمە و لە قوتابخانەکان دەکرێتن کارگیری قوتابخانەکان داوەشتر پۆلەکانی ئەمکردن دەکرێتن ژمارەکەش لە ڕۆژێک بۆ ڕۆژێک دەگۆڕێتن لە بابەتێک بۆ بابەت هەیە لەوانەیە هیچ قوتابێک نەکەوت بێتن بۆیە هیچ گرفتێک نییە لەوانەیە ئەو مەترسێکەوە دەیبینم خەڵەکەیەتی هیچ مەترسێک نییە خولی دووەمش بە هەمان شێوە ئەو ڕێژەیەکەوە ئێستا هەیە لەوانەیە سەتا چلی بەشداری لە خولی دووەم کاتن ڕێژەکە زۆر کەم دەبێتەوە و هەمچری هۆڵەکانیش وا نامێنێتن بۆیە بەجێبەجێکردنی ڕێنمایە تەندروستەکان بە هیچ بە گرفتێش نابینمکەوە ئەنجام بدرێت پێشبینیەوەکەن کە پرۆسەی خوێندن وەکو ساڵانی دیکە لە کاتی خۆی ئەنجام بدرێت یاخود ئەوە پەیوەستە بە چاکبوونی ئەو بارودۆخە تەندروستی ئەمە ناتوانین لە ئێستاوە بڕیاردن ئەمە پلانی خۆمان داناوە وەکو وەزارەتی پەروەردەگەر هاتوو بارودۆخەکە بەرەو باشی بچیتن لە مانجینۆ چ لە ناوەڕاستی مانجینۆ بێتن چکە لە پڕواری یەشینۆ وا بڕیاردراوەکەوە خولی دووەمی پۆلە ناکۆتەکان ئەنجام بدرێت پۆلە کۆتاکەم بوورە چ لە ناوەڕاستی مانجینۆ لە کۆتایی مانجینۆ ساڵی خوێنن بڕیای لێ نەدراوە بەڵام دەوەسێت سەر ڕەوشی دارایی وەزارەتی تەندروستی و ئەو بارودۆخە ڕێگەداتن کەەوە خوێندن لەو کاتە دەست پێ بکاتن یاخود تۆزێت دوا بگاتن بەڵام بەدڵنیایی ناکرێت ژیان بۆسێتن ئێمەش شامەشانی جیهان چۆن بزانانی سەیری وەزعکە دەکەم زان چۆن بارودۆخە زۆر باشە بەو پێ بێت چاوەڕێی بارودۆخەکەکەین بەڵام خوێندنگە ئەهلیەکان هەندێک خوێندنگە ئەهلی هەیە پارەی ئەوەیان وەرگرتووە بۆ ساڵی خوێندنی داهاتوو ئەوە ئەچێتە چقاڵ بێکەوە ئەمە هەروەکو باسم کرد ساڵی خوێندنی داهاتوو بەدڵنیایی دەست پێ دەکات بەڵام کاتەکەی دیار نییە ئایا لە مانجینۆ دەبێت لە مانجە دەبێت ئەوانش وەکو پرۆسەیەکی خۆیان ساڵانە وا بووە بەر لە دەستپێشی ساڵی نوێ خوێندن لە پشووی هاوێن تاوەکو حسابی ئەوانەی من وای دەبینم ئەو خوێنەرگایە یاخود ئەو قوتابی ئەهلیە پلانی خۆی دادن لە بۆ ساڵی داهاتوو چەند قوتابی دەبێت پێویستی بە چەند مامۆستا هەیە پێویستی بە چ پێداویستێک هەیە ناوی قوتابیان تۆمار دەکاتن پشکێکیان لێ وەردەگرێتن ئەو بڕێکپارەیان لێ وەردەگرێتن مەبەستەکە ئەوەیە ئەو پارێکەوەی دەژێ بەدڵنیایی هەم ئەهلیەکان هەم حکومی هەم ناحکومی ساڵی خوێن دەست پێ دەکات بەڵام وەکو باسم کرد کاتەکەی لەوانێ دیار کاک بەشدار هەموو ساڵێک لە دوای تاقیکردنەوەکانی پۆلی 6 تەواو بێت لە کاتی وەرگرتنەوەی ئەنجامەکانە کۆمەڵی اعتراضات دروستە بێ بۆی کە چاوپێک بشێنەوە بە دەفتەرەکانیان بە نەتیجەکانیان ئەم ساڵ ئاسانکاریەک ئەکرێت بۆ ئەو ئەترازانە یان وەکو ساڵانی دیکە هەموو ئەترازەکان وەرەگرین یان نا هەندێکی خۆی بابەتی پەڵبگرتن قوتابێکی زۆر لەوانەیە مەبەستی پاساوهێنانەوە لە ماڵەوە کەەوە نمرێکی باشی نەهێناوە پەڵب دەگرێتن کەەوە نمرەکە ئی خۆم نیە یاخود ئەو نمرێکەوە من باشترمی وەڵام داوەتەوە داوا دەکاتنکەوە خەڵکەش زۆر ساڵانی پێشکەوە پێش ئەوەی پەراوی سۆما دابهێنرێتن دەفتەر بوو پارەکە لە خولی دووەم ڕدەستی پێکرد و ئەم ساڵش بە هەمان شێوە لە هەنگاوێکی نمونەی وەزارەتی پەروەردە لە کاتی خۆتان دەزان وەرگرتنەوەی نمرەی قوتابی لە ڕێگای ئۆنلاینە لە کاتی وەرگرتنەوەی نمرەی قوتابی فۆرمەکانی خۆی دەبێنێتن بۆیە ئەو وەڵامانەوەیکەوە خۆی وەڵامی دایتەوە هەم لە ڕێگای ئەو فۆرمێکەوە لە بۆی دیزاین کراوە فۆرمی سەرجەم بابەتەکانی پیشان دێتن بۆیە قوتابی
ناتوانین ئەو کات هیچ پەڵە بگرێتن کەوا ئی منە. بەڵێ زۆر سپاس دەکەین بەڕێز بەشدار عەبدولخالق بەڕێوەبەری پەروەردەی هەولێر زۆر بەخێرهاتن دەکەین ئەرکت کێشا و سپاس بۆ ڕوونکردنەوەکان بۆ هیوایی کە هەموو قوتابیان بە نمرەیەکی باش و لەم زەمەنە جیاوازەیە نمرەیەکی باش بێنن. زۆر سپاس بۆ جەنابەت. بەڵێ باسی سەقا جە و هەوا کەشمان کرد و ئێستا دەچین پێکەوە بزانین کەش و هەوا بەگشتی چۆنە لە هەولێر و لە هەموو شارەکانی کوردستان. بەڵێ هەموو پلەکانی گەرما زۆر بەرز بوو و هەر بەو هۆیشەوە گەرمیەکی زۆر هەست پێەکەین و بەهۆی بەرزبوونەوەی پلەکانی گەرما تەنانەت هاوڵاتیانی ئەوروپا بەتایبەت وڵاتانی فەڕەنسا، ئیتالیا، بەریتانیا لەو شوێنە گشتیانە کە خۆیان دەدەنە بەر ئاوەکان کە بۆی کە فێنک ببنەوە بەرپرسانی ئەوروپاش هۆشداری لەبارەی تەشەنەکردنی ڤایرۆسی کۆرۆنا دەدەن و داوا لە هاوڵاتیان دەکەن پابەندی ڕێنمایە تەندروستیەکان بن. Di germê de tenê av mirov hînik dike. Rûniştvanên welatên Ewropî jî wisa dikin. Di pêleke germiyê de ku li welatên Ewropayê da ye, gelek xelk berê xwe dane kenarên deryayê yan her cihekî ku av lê hebe. Brîtanya, Fransa û İtalya germtirîn seqa dîtin. Li vir, li ser kenarên Brîtanyayê xelk kom bûn piştî ku pileya germiyê giha 38 pileyan. وەکە پلەیەکە گەرم تێ تۆمارکردن لە ئەوروپایە. Di germtirîn rojên salê de welatiyên Londonê xwe li cihên avê û bindaran girtin. Berdewam xelk hene. Di dawiya heftiyê de xelk zêdetir dibin. Lê niha piştî vekirina parkên giştî û cihên bêhvedanê kar zêdetir bûye. Li İtalya pileya germiyê 40 pile derbas kir û xelkê Roma tenê avbijînkên navbajêr li ber wan bûn ta ku xwe hînik bikin. Destehlat jî 14 bajarên İtalyayê de asta bilinda metirsiyê de tomar kirin ji ber germiya zêde. Lê Fransa hikûmet hişyarî da ku eger pêla germiyê dû li ser sê ji welat bigire,
لە هێشیاریژی دەربارەی بەلافبوونا ڤایرۆسی کۆرۆنادا و تەکەس کرد و divê welatî rênmayên xweparastinê bicî bikin. Ne tenê germe, lê divê em masik deynin, ji ber ku rewiş metirsîdar e. Welatên Ewropî di nav pileyên zêde û havîna germ ji alîkî ve û matirsiya belavbûna vayrosê korona ji alîkî din vemane ku hikûmetên Ewropî li Almanya, Hollanda, Brîtanya û Fransa û çend welatên din hişyarî dane welatiyan bi giringiya xweparastinê û dûrbûnê ji qerebalixiyê. İvan Umar, Kurdistan 24. ئەمیتابھ بەچچان و هاوسەرەکەی ڤایرۆسی کۆرۆنایان تێپەڕاند و ئەمیتابھ بەچچان ئەستێرەی بەناوبانگی بۆلیوود و سینەمای هێندستان دوای 3 هەفتەمانەوەی لە نەخۆشخانە بەهۆی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا لە پەتاکە چاک بۆتەوە و ڕەوانەی ماڵەوە کراوە. ئەمیتابھ بەچچان لە هەژمارەی کە خۆی هەیەتی لە ئینستاگرام نووسیوێتی لە ژوورەکەی خۆم لە ماڵەوە خۆم کەرەنتین دەکەم دەشڵێت سپاس بۆ کارمەندانی تەندروستی و هەوادارانم کە وایان کرد جارێکی دیکە ئەم ڕۆژانە ببین. لە بەکارهێنەری مادە هۆشبەرەکانەوە بۆ ملیۆنێری خەلیل ڕافاتی لە ساڵی 2003 لە تەمەنی 33 ساڵیدا بە بەکارهێنەرێکی قورسی مادە هۆشبەرەکانی وەک هێرۆین و کۆکاین بووە. لە بارودۆخێکی خراپی تەندروستیدا کێشی تەنیا 48 کیلۆگرام بووە، بەڵام لە ساڵی 2018 بە تەندروستێکی جێگیر و کێشێکی ئاسایی کە 44 کیلۆگرامە و دەرکەوتووە بۆتە بازرگانێکی بەناوبانگ و خاوەن بڕاندی سانلایف بۆ خۆراکە سروشتی و گیراوەی میوە و هەروەها نووسەری کتێبێک بە ناوی If Forget Today و خەلیل ڕافاتی لە لووتکەی بێهیوایی و خەوی سەرشەقامەکانی لۆس ئانجلس، بەڵام بەهۆی باوەڕ بەخۆبوونەوە ئێستا فڕۆکەی تایبەتی خۆی هەیە. زۆر سپاس کە بینەر و بیسەری پرۆگرامی ڕۆژباشی ئەمڕۆمان بوون بەو هیوایی کە پرۆگرامتان بەدڵ بوو بێت تا سبەینێ بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ.